دارانی بەڕێز هاي لەسەر ئەو بابەتانەی کە پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام لەعنەتی کردە لە کۆمەڵێ خەڵک ئەبێ وریابین و باسمان کرد لە دوو وتاری ڕابردوودا چەند کەسانێک یان چەند تاقمێک لە خزمەتی ئێوەی ئازیز و بەڕێزدا. لە وتاری ڕابردوو کە باسی ئەوەمان کرد پێغەمبەرگیان عەلەیهی سەڵات وەسەلام لەعنەت لەو کەسانە دەکەن کە لەعنەت لە باوک و دایکیان یا لە بەرامبەریان کە دایک و باوکە نەعلەت دەکەن. و باسی ئەوەمان کرد هەر کەسێ لەگەڵ ئاژەڵێکا دروست بێ لەعنەتی لێکراوە و باسی ئەوەمانش کرد کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەعنەتی کردووە لەو کەسانەی کەوا شت بۆ غەیری خوا سەردەبڕن و هەروەها وتمان ئەو کەسانێکی کەوا ڕێگا لە خەڵک هون ئەکەن و ڕێگای ڕاستی بە خەڵک ناڵێن. و باسی ئەوەمانش کرد پێنجەمیان وتمان لەعنەت لەو کەسانەش کراوە کە شتێک دەکەن تازەیە یان شتێک دەکەن کە لە دینە ڕەواجە و بەس ئەمان بنبڕی دەکەن. ئازیزانە خۆشەویستان لە وتاری ئەمڕۆدا حەزم کرد یەک خاڵ باسکەم لە خزمەتی جەنابتانە وانە واتە کەسێک بەڵام یان تاقمێک ئەمانە لەعنەتیان لێکراوە. پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام لعن الله من خبب امرأة على زوجها ولعن الله من خبب رجلا على امرأتها لعن الله من خب زوجا على زوجته لحديثك لا روايتك ترداد فرمي إيمان داراني عزيز پیغمبری خواه فرمي لعنت لو كسي وتمان معلومي جنابتان اللعنت يان دور أكويتا أو كسل رحمة خواه لشفاعة خواه لشفاعة پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبران عليه السلام پیاوچاکان شهیدان صالحان واتە هیچ شەفاعەتێ لە قیامەتا نایگرێتەوە و ڕەحمەتی خوش نایگرێتەوە. لە ڕۆژی قیامەتشدا ئەم دوانەیە مرۆڤ خاتە باشت چونکە ئینسان بە کرداری خۆی ناچێتە باشت. پێغەمبەری خوا فەرمووی عەلەیهی الصەلاة وەسەلام ئادەمی زاد بە ڕەحمەتی خوا چێتە باشت. وتیانەی پێغەمبەری خوا تۆش؟ وتی بەڵێ منش بە ڕەحمەتی خۆی دەچمە باشت. کەواتە ئیماندارانی ئازیز ئەگەر بێت و خوانەکە یەکێ لەمانە بین بێبەش دەبین لە شەفاعەتی خوا لە شەفاعەتی پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام پێغەمبەران عەلەیهی الصەلاة وەسەلام و هەموو ئەوانەی کەوا ڕێگایان پێدراوە مەلایکەکان شوهەدا صالحین کە شەفاعەت دەکەن. بۆیە بێ وریابی نەعلەت لەو کەسە پێغەمبەری خوا فەرمێ کە پیاوێک ئافرەتێک لە پیاوەکەیەکە ژنەکە بێژین ژنێک لە پیاوەکەیەکە. حەدیسەکە عەکس هاتووە واتە زۆر جار ئەمە دەکرێ ئیمانداران ئێستا کە جادوو بێژین سحر نەک سحرێش زۆر جار تەداخولی ئەیلا و ئەولا بینی کوڕێک و کچێک تازە هاوسەرگیری کردەوە تێکێدن هەر کەسێ دەستی لەو تێکدانا بێبەر لەعنەتی خوا دەکرێت. قەت نەکەن شتێک دەرچێ لەسەر زبانت بینی ژن و پیاوێک ئیلا خێر نەبێ. هەر مەجلیسێک بوو بانتیان کرد ئیلا خێر بڵێ، زانیت خێرشی تیان نەماوە هەر خێر بڵێ. وریا بە قسەیەک دەرنەچێ لەسەر زاری تۆ ببێتە هۆکارێک سەبەبێک ئەم ژن و پیاوە لە یەکجیا بنەوە. ئەگەر لەسەر زاری تۆ دەرچوو خوڕ بەسەرت لە قیامەتە ئەو ژن و پیاوە دێنن دایەنن و ئەو مناڵانەی لە بینی ئەو ژن و پیاوەدا و ئەو سیلە ڕەحمەی لە نێوانی ئەو دوو بنەماڵەدا بینی ئەو دوو ژنە پیاوەدا هەمووی دێشکایەت لە تۆ دەکا. سیلەی ڕەحم دێ دەڵێ خوایە ئەمە منی بچڕاند بە بۆنەی ئەمەوە بوو دوومان لە یەک تاترازا، بە بۆنەی ئەمەوە مناڵەکان سەرگەردار بوون، بە بۆنەی ئەمەوە بوو خودایە دوومان لە یەک بوون. ئەوانەی نایارانی موسڵمانانن نایارانی ئیسلامن ئەوانەی دژی ئاینن ئەوروپا ئەمریکا ئەو وڵاتانە ئێستا ئیش لەسەر ئەمە دەکەن ئیمانداران شیرازەی خێزانی نەمێنێ. چۆن بتوانین شیرازەی خێزانی هەڵتەکێنی لەبن بەچی بە تێکدانی ژن و پیاو بڵین پیاو ڕەقەمە و ژن ڕەقەمە پیاو چی کرد ئەبێ ژنشەوە بکە هەردی وەک یەک بێ یەکسان بێ. ئەمجا لە پاڵ ئەمەشدا ئەبێ هەرەردیان یەکسان نەبن ئەبێ مناڵەکانش بێنە پاڵ باوکو دایکی ئەوش یەکسان بێ. لە پاش ئەمەش دوایەوە ئەمش بەمەش ڕازی نەبین ئەبێ حەیواناتش بێنین
بیکەینە هاوسەر و بیکەینە پیاوی خۆمان ئەمەش بکەینە یەکسانی ناوی بنین یاسا و دەنگی بۆ بدەین مجتەمەعی ئەمە بەرەو ئەمە بەرن خوا پەناماندا جەندەر کە بەڕاستی ئەوانەی کە بەدوای ئەمە کەوتون ئەبێ هەمومان هەر تاکێکی موسڵمان وەڵڵاهی تۆی موسڵمان هەڵوێستت نەبێ لە قیامەتە خوایە قەتەگرێ بۆ مناڵەکەت هەڵوێستت نییە بۆ خۆت هەڵوێستت نییە بۆ ژنەکەت ئەتەوێ ژنت بمێنێ لە ژێر دەستا ئەبێ هەڵوێستت بێ ئەتەوێ مناڵت بێ بەناو تۆ بێ ئەبێ هەڵوێستت بێ ئەی ئەگەر گەرەکتە مناڵ نەمێنێ ژن نەمێنێ خاڵۆ نەمێنێ مامە نەمێنێ هیچ نەمێنێ دەی بۆ خۆت دانیشە و دەست نەکەڵاو خۆتا بابانێ بانەی بە ماوەیەکی تر مناڵت نامێنێ بە قسەت ناکە ژن نامێنێ چیەکەی بە تاقی تەی نادەمێنیتەوە ئەزانن لە قورئاندا لاپەڕەکانی هەڵدەرەوە لەی بەرەوە بۆ بەر چی فعلێکی خراپە لە قەومی لوط خوای پەروەردگار زیاتر باسی کردووە عەزابەکەی تونترین عەزابە لە قورئانە تۆمار کراوە کە ئەمانن ئەم سەرگەردانەی کە هاتوون بە ناوی ڕۆشنبیر مثەقەف ئەمان جاهیلن نەفامن با شادەی دکتۆرای بێ ماجستێ وەڵڵاهی نەفامن نەزانن ئەیانەوێ مجتەمەع بگەڕێنەوە بۆ قەرنی پێشی ئیسلام وەک چۆن ناو غابات و ئەشکەوت و لە ناوەوە نابژین لەگەڵ حەیوان و گیانلەبەران ئەیانەیە مرۆڤەش ئاوا لێ بکەن تازە ئەمانە ئەوانن کە ئیدعای پێشکەوتنی دنیا دەکەن وا دەزانن بەمانە پێش دەکەوێت دنیا لەکوێ خەوتون ئەوە تا ئەوانەی کەوا لە ساڵی مۆدێلی 2022 لە قەتەر ببینە دەرنی ئەوانە بکەرەوە ئیماندار نین باسی قەتەر مەکە باسی ئەوانە کەوا مسڵمان نین باسی ئەو یاریزانانە بکە کە مسڵمان نین چۆنە ڕوانە ئیسلام باسی ئیسلام چۆنەکەن بەس بە ڕەوشتی جوان ئەخلاقی جوان هیمەتی جوان بۆیە ئەم ئیسلامە ئێستا کاتی ئەوەیە هیمەتی جوان بنوێنین قسەی جوان بکەین گفتاری شرین واز بێرین لە شتی بچووک دڵتان فرە بچووک نەبێ گەورە بێ شتی یەکتر قبول بکەن بیخەنە سەرسەریەک شتی بچووک گەورە مەکەنەوە بانی بدەن کێشێک تێ لەگەڵ مسڵمانێ وازی لێبێنە ملیارێک و 500 لە دنیادا مسڵمانە 8 ملیار مرۆڤە چەندێکی ماوە مسڵمان بێ تۆ بۆ ئاڵتیایتە لە من بۆ باڵتیم لە تۆ نوێژەکەی ڕۆژوەکەی عیبادەتەکەی دەوازی لێبێنە ئەمرە ئەکا حەجەکە دەوازی لێبێنە چیت گەرەکە لێی ڕێخوای گردووە خەڵکێک هەیە خوا ناناسێ پێغەمبەر ناناسێ خەڵکێکە نازانێ مزگەوت چییە قیبلە چییە ئێستا تویش نەماوە گیانی ئەمە نەوازی لێبێنە ئەمە براتە ئەمە خۆشەویستە ئەمە خوا فەرمانی کردو برات بێ ئەمە خوا فەرمانی کردو خوشکت بێ مەدام سەرپۆش ئەداتە سەرا لە چکەدا ئەمە کەسێکە لە شەرعی ئیسلامدا برای خوشکی تۆیە ئیماندارانی خۆشەویستە مێ بزانین حەملەیەکی گەورەیە چەنەها پارەی بۆ تەرخان کراوە بۆ ئەوەی سەرزەوی بە کۆرۆنا کەم نەکراوە خەڵکێکی زۆریان لە ناودا بە کۆرۆنا ئێستا ئێمان ئەڵێن ڕێژەی سەرزەوی زۆرە ئەبێ ئەمجا بە جەندەر بە یاسای لابالا بۆی مرۆڤەکان زاوزێنەکەن و زۆر نەبن ئەبێ یاسای جەندەر بێتە پێشەوە بۆ ئەوەی پیاو لەگەڵ پیاوە و ژن لەگەڵ ژندا عیب نییە خوا ئەمە چییە لە هەر شوێنێک وەڵڵاهی من ئەڵێم ئەمانە هەرکێ بینیان نەکەوەی ڕوویاندا حەقا هەر نییە شەپڵە بارانیان کا دەریکا لە شار هەر کێ بێ کێ قبوڵەکا لەمە تەنانەت ئەو مەسئولانەی کە نوێژ ناکەن وەڵڵاهی قبوڵی ناکەن وەڵڵاهی ئەو کەسانەی کە جومعە و جەماعەت دەکەن ناکەن وەڵڵاهی قبوڵی ناکەن وەڵڵاهی ئەوەی مسڵمانە ئەوەی حزبی ئیسلامیە ئەوەی علمانیە غەیری ئەمەش وەڵڵاهی هیچ کەسێ خاوەن ڕەسەنێکی تەواو بێ شەرەفێکی تەواو بێ وەڵڵاهی خاوەنی قیامەتێکی جوان بێ وەڵڵاهی ئەمە لە ڕێگای نابێتەوە لە هیچ شوێنێک بڕۆن بپرسن و دەمیان کەنەوە ئیماندارانی عەزیز بۆ ئێمە بزانین یەکێ لەو خاڵە گەورانەوان دەستی بۆ دەبەن ئەو حەمکە ڕێکخراوانە دروست کراوە بۆ تێکدانی کۆمەڵگا بۆی ژنێ لە پیاوێک بکەن بۆی پیاوێ لە ژنێ بکەن بۆ ئەوەی مناڵەکان دەنە دژی باوکو دایکە ئەمە بەس بۆ ئەوەی چی شیرازەی کۆمەڵگای مسڵمانان بەڵکو بەرەو پێش نەچێ بەرەو دوار بچێ ئەبێ ئێمە ئاگامان لە خۆمان بێ پیاوان ئەبێ دڵیان زۆر فراوان بێ بەرامبەر خێزانیان خێزانەکانیانش ئامادە بێ پیاو بێتە قوربانی خێزان و مناڵەکەی وەژنەکەش ئەبێ دووبارە بێتە قوربانی پیاوەکە و مناڵەکانی چکە خەڵکانێ با قەشمەریمان پێ مەکەن لا خدسبەی نێشتمان پێ نەڵێن بڵێن ها ڕێژەی تەلاقەوان پێیان خۆشە ڕێژەی تەلاق زۆر بێتەوە ئیمانداران ئەوان پێیان خۆشە هاوسەرگیری کەم بێ هەر نەبێ نەکەم بێ ئەی بۆ ئێمە ئاسانکاری نەکەی شتێک بەرچاوم کەوت لەم هەفتەیە شێخی لەو شێخانە
عمەری عەبدولکافی بانخوازێکی ناودارە ئەفەرمێ قسەیەکی زۆر جوانەکە ئەڵێ ئێمە حەڵاڵەکانمان گران کردووە حەڵاڵەکانمان گران کردووە بۆیە حرامەکان هاتوونەتە پێشەوە بالفعل وایە ئیماندارن حەڵاڵەکانمان گران کردووە قورسمان کردووە کردمان تا ئەرگ بەسەر خۆمان هاتوین چی ئەوانش هاتوون بازاڕە ڕازیێنەوە بە حرامەکان گەنجەکانمانش بەرەورەچن خۆزگایە کۆمەڵێک ئەوانەی خوا ماڵی داوە پیان ئەم قسەم بۆ ئەوانەیە باشترین مەشروع لەم زەمانە ئازانن چی ئەوەی کە پارەی هەیە دەستکەنە دەست یەکە ئەوەی کە پارەی هەیە و خێر و سەدەقە و زەکاتەکە هەموو ساڵێک پرۆژەیەک دانن ئەم پرۆژە ناوی بدەن پرۆژەی هاوسەرگیری خێزانی ئەو پارە باشترین و چاکترین لەکوێ سەرف کرێ لەوا سەرف کرێ دەک گەنج بێنی ژن و ژنی بۆ بێنی دەکەچ بدەیتە شو یارمەتی دەی گەورەترین وەڵڵاهی گەورەترین پرۆژەیە لای خوای پەروەردگار و لای خەڵک چەند گەنجەیە لەم مزگەوتە حەزەکە هاوسەرگیری کە ئێستا پارەی نییە هەموو گەنجەکان ئێستا بڵێم دەست بەرزکەنەوە هەمویان دەست بەرزەکەنەوە چەند کچمان هەیە لە ماڵە حەزەکە هاوسەرگیری بکە و بچێتە ماڵی خۆی باوکان ئیمکانیەتی نییە و ناتوانێ چەندێکمان هەیە زۆرینمان چەندێک کچمان هەیە قەیرەیە چەندێکمان هەیە بێوەژنە چەندێکمان ماوەتەوە گەورەترین پرۆژە نییە مەگە دەستی پێوە بدەین خێراز خێزانمان تێکەچێ بناغەی ژیانمان تێکەچێ ئەگە دەستی پێوە نەدەین ئەگەر ئێمە لەما ئاسانکاری بکەین تەکیتان لێ بخوای گەورەش ڕەحمان لێکا و کوڕکچەکانمانی لە دەست ناچێ بە ئاسانی یەکتر بەرنادەن تۆ زانی ڕێژەی تەلاق زۆری لەسەر چییە؟ لەسەر ژیانە؟ نە ئەوانەی وا زۆری تەلاقە درێ مانگانە 1.5 ملیۆن 2 ملیۆن دیناریان هەیە بەخۆی و هاوسەرەکەی لەسەر شتی بەسیتە ئەم تەنازل بەو ناکە ئەو تەنازل بەو ناکە شەیتان چۆتە مێشکی هەرگیانەوە یان لەیلا دەستێکەیە لەولا دەستێکەیە یان لەیلاوە قسەیەک دەکا لەولاوە قسەیە دەکرێ وەڵڵاهی هەمووی گونەحباری ئەمە ئەگە گەرەکتە خۆت گونەحبارکەی بڕۆ قسانە بکە ئەگە گەرەکتە ماڵی یەکێک تێک دەی وەڵڵاهی خوای گەورە دوای ماڵت خۆت هەرەبیتە سەبەبی تێکدانی ماڵی خۆت بۆ ئیماندارانی خۆشەویست ئەبێ ئێمە هەر کێشەیەکی خێزانی بێ وەک کەسێکی مسڵمان ئاسا داپەڕین و هەوڵدەین ئەو کێشە لە جێگەی خۆیان کە بکەینەوە بێژگە لە بێ ئەوەی بگێتە هەموو شوێنەکان لەکە لە دەست بچێت هەوڵش دەین بۆ کوڕ و کچەکانمان ئاسانکاری بکەین ئیمانداران هەموومان بە یەکەوە ئێمە ناڵێین من ناڵێم وا ناڵێم زۆر جار من باس ئەمەکەم ئەڵێم ناڵێم تۆ بڕە کچێکمەیە ئەی دەمەشوکێ هەیە من وا ناڵێم من بەواڵێم ئەگەر هاتن دایان لە دەرگای ماڵەکەت ئاسانکار بە ئاسانکار بکە بۆ کچەکەی خۆت با کچەکەت نەمێنێتەوە قەیرە بێ لە دوای تۆ ئەی باوک ئەزانن ئێستا ئافرەتی وایە تەلەفۆنەکە بە گریانەوە ئەڵێ مامۆستا باوک و دایکم نەیمدا بەشوو براکانم نەمیاداوەشوو کەسم نەماوە هەمویان چوونەتە قەبری خۆی لە قیامەتا یەقەی دانە بەدانەیانە دەگرم واللهی تۆی باوک بمری کچەکەت بمێنێتەوە واللهی لە قیامەتا بەرپرسیاری ڕای دەگرن و تۆ سەبەبی یان تۆ یان باوک چەند ئافرەتەیە داواکاری لە دوای داواکاری دێت گەورە دەبێ ئەبێتە قەرە نادرێتە شو هەر ئەڵێن مایەتی جارێ با بخوێنێ با مەکتەبی بێ با شەهادەی بێ هیچ چییە یعنی ئەمە چییە گە شەهادەی نەبێ ئەی دەبا بخوێنێ با شەهادەی بێ با هاوسەرگیریشی کە قەیچەکە چی تایە با هاوسەرەکەی بێ دەستی بگرێ و بیخاتە ناو سایرەکە هەموو ڕۆژە بیبا بۆ کولیە عەیبە عارە بیبا بۆ مەکتەبەکەی خۆی عەیبە عارە نە ئەی ئەوە عەیب و عار نییە کە کەسێ سواری بکە و بیبا ئەی ئەوە عەیب و عار نییە یەکێک قسەیەکی بۆ فڕەدا کانیە عەیب و عارە ئیمانداران مسڵمانە خۆشەویستەکان ئێمە کەمێ هۆشکەینەوە فکرکەینەوە دەرچین لە هەندێک عورفی کە عورفەکان وای لێ کردوین دەمچاوی و دەبەرچاوی تاریک کردوین نە هەرچی کاتێک کچەکەت باڵغ بوو لە دوای باڵغ بوون زانیت کاتێکی کەسێکی چاکات با بڕە مامۆستایەکی ئاینی پیاوێکی معقول حاجەیەکی بەڕێز ئەناسی بڵێ من کچێکم هەیە گە کەسێکی چاک و باش ئەزانی بان بیدەمێ من چەند ئافرەت هەیە لام ئەزانم هەر کێسێ ئامادەیە من پێی ئەڵێم
ئاسانکاری بۆ ئەەکەم بۆی بەیزنی خوای گەورە هەر لە ڕێگەی خۆی بۆ ئیشەکە بڕوا خێرتان ئەگا ئەمە خێر پرۆژەیەکی گەورەیە تۆ ئەزانی چەندێ خێر دەگا ئەزانی چەندێ لای خوا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من فەخرەکەم بە ئوممەتەکەمەوە زۆر بن ئەڵڵا چەندێ خۆشە دڵی پێغەمبەر خۆشکەی کچ و کوڕێ بگەینە یەک بەیانی زوڕێتیە زیا بکە بانت کەن پێغەمبەری خوا هەدیەکت بداتێ بڵێ فڵانی کوڕی فڵان لە ساحەی مەحشەرا بە بۆنەی تۆوە ئوممەتەکەم دوو کە زیایی کرد چەندێ خۆشە فکری ئەمەت کردەتەوە قەت مسلمانانی بەڕێز ئەبێ ئێمە هەمومان ئەم ئیسلامە زۆر شرینە ئیسلامەکەمان حتا کافرەکان ئەوانەی ئەوروپا شایەتی بۆ بدەن ئێمە زیاتر گەرم دەبین چکە ئێمە لە فترەتەوە هاتوین هەر نوێژەکەین بە تەقلیدی باوکو دایکمان قەدری ئەو دینەمان لەوەیە لای کە ئەو کەسانەیە زیاتر کەوان نوێژ ناکەن کەوا خوایان نەناسی و دوای خوایان ناسیوە خوای گەورە ڕەحمە مولایەکمان بکە عاقیبەت خێرمان بکە لەشمان ساغ بکە کۆمەڵگامان پاکاتەوە لە میکرۆبەکان لە خەڵکە خراپەکان خوایە ئەوانەی خێری بە وڵاتە بۆ ئەم خەڵکە خوایە خێر بێتە ڕێگات دەست بە باڵایەوە بێ یا ڕەبی خوایە ئەوەی خێری بە وڵاتە خوایە ڕەحمی پێ بکە یا ئەڵڵا خوایە لە تەپاڕینەوە ئەی پەروەردگارە ڕەحم بە پیاوە تەمەنەکانمان بکەی عاقیبەت خێران بکەی لەشیان ساغ بکەی خوایە ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی هەوسەگیریان بۆ ئاسان بکەی یا ئەڵڵا خوایە لە تەپاڕین و ڕەحم بە دایک و خوشکانمان بکەی یا ئەڵڵا خوایە گیان لە تەپاڕینەوە ژیانمان خۆشکەی کوردستانمان پارێزی لە هەمووەیەک موسیبەیەک بەڵایەک یا ئەڵڵا هەرزانی بخەیتە وڵاتمانەوە بارانی بە ڕەحمەت بارێنی بۆمان خوایە بە ڕەحم و میهرەبانی گەورەی خۆت لەگەڵمانە بکەی یا ئەڵڵا خوایە لەگەڵ ئێمە نەیکەی بەکردداری ئێمە نەکەی بەکردداری خراپەکارەکانمان نەکەی خوایە ئەو کەسانەی یانەوێ یا ئەڵڵا خوایە ئەم گەلە ئەم نەتەوەیە ئەم خەڵکە مسلمانە لە ڕێگا لادەن خوایە هیدایەتیان دێگە قابڵ هیدایەتن ئەگە قابلنی خوایە لە کۆڵی مسلمانانیان بکەیتەوە ئامین ئامین والحەمد لله رب العالمین آمين آمين اللهم آمين والحمد لله رب العالمين الحمد لله ثم الحمد لله وما توفيقي ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه أنيب أما بعد إما داراني خوشويست چەند خاڵێکەیە لە خزمەتتانە باسی یەکەمیانەوەیە ئەوەی کە دانراوە لە دەرەوەی مزگەوت ئەوە کۆمەڵێکی خەمخۆری ئەم شارە داوا دەکەن لە شارەکەی ئێمەش وەک شارەکانی تر هەولێر سلێمانی دەربەنی خان خانەخین کە مەدرسەکان بینی کوڕ و کچ ئینشاءالله تعالە جیا بکەینەوە ڕۆڵەکانی خۆمان هەموویان کوڕ و کچی ئێمن بۆ هەموو لایەکمان باشە ئەوە کۆ دەکرێتەوە دەنگی جەنابتان ئەبرێتە لای شوێنی ئەو شوێنەی کە پەیوەستە بەکارەکەوە ئینشاءالله هەوڵدەن هەمووتان ئیمزای بکەن کەس نەڕوا ڕەحمەتی خواتان لێبێ ئیشێکی چاک و باشە هەر بۆ کچ و کوڕەکانی خۆمانە کۆمەڵی خەمخۆری جەنابتانن کۆی دەکەن ئەو گەنجانەیان داناوە تەرتیبی دەکەن داواکارم لە جەنابتان هەمووتان ئیمزای بکەن ئینشاءالله تعالە بەڵام گەورەکان زیاتر مناڵی بچووک نەخێت دووەمیان دەستخۆشیمانەیە بۆ قەرارە جوانەیەم شەو دڵی هەمومانی خۆش کرد بەڕاستی هەر قەرارێک ئاوا دەدرێت بۆ خزمەتی ئیسلام بۆ خزمەتی ئاینی ئیسلامی پیرۆز لە وڵاتە لە 1995 مسلمانە بۆ خزمەتی ئەم خەڵکە بەڕاستی ئەم خەڵقە بۆ خزمەتی ئەم وڵاتە جێگای دەستخۆشیە ئێمە وەک تەواوی مامۆستایانی کفری مامۆستایانی کەتی زانایان ناوچەی کفری دەستخۆشیمانەیە بۆ قەرارە جوانە شیرینە بەڕاستی لە جێگای خۆی بوو و ئێمە دەستخۆشی دەکەین لەو قەرارە لە قەراری ترش وا دەدرێ و کە دەڕوە بەڕاستی داخستنی شەقامی سەرچنار ئەو پیاوە ئەم شەو دەرچوو بینیتان ئەڵێ 30 ساڵە من ناتمە بۆ ئەم شەقامە 30 ساڵە بەم شەقاماتێ پڕ نەبوو لە سەرچنار بە بۆنەی ئەو شتانەی کە ناشەرعیە دەکرێت لەو شەقامانە ئێستا پاکراوەتەوە چووەتە سەر ڕەسەنەکەی جاران داواکارم ئەمێدەوارم ئەم بڕیارە هەتا سەر بێ و بەردەوامش بێ ئێمە دەستخۆشی تەواومانەیە بەڕاستی زۆر دڵمان خۆشە زۆرینەی مسلمانانش و زۆرینەی مامۆستایانی ئاینیش دەستخۆشییان کردووە چونکە هەر مەسئولێک لە وڵاتە ئەوێتی سبەینی خوا ڕەحمی پێ بکە خەڵکیش دەستخۆشی لێ بکا و دوعای خێری بۆ بکا وەک ئەو پیاوە بەڕێزەیەکە وفاتی کردووە سێکن لەناو فەرماندەدا ئێستاش کە هەفتەیە وفاتی کردووە خەڵک باسی چیەکە لە دوای خۆی کەسی وایە دەمرێ لە دوای خۆی چی دەرەچێ هەر چکولی لێ دەیدوو لە ڕوو جەنابتان شتی خراپ دەرەچێ تو سێری ئەمکە
دیارە ئەم بینی خۆی خوا هەندێشتی کردووە بەس خۆی بزانێ. ینی تۆ یارمەتی بدەی ڕەمەزان بێ هەموو فەرماندەرێک هەموو ئەو هێزت گشتی بە ڕۆژوو بێ، بێلی هەمووی نوێش بکە، بێلی هەمووی ئەو شتانەی کە خوا ڕێگای داوە بیکە، یارمەتی هەژار بدەیت، مزگەوت دروست بکەیت. ئەمە جێگای دەستخۆشیە بەڕاستی و بۆ تەواوی ئەو مەسوولانەیشی ئێستا گەڕانەتەوە. عەجایبتان لێ نەبێگە مەسوولێک هات لە جومعە دانشت هەمووتان ئەوە تەماشای مەکەن، شەرمەزاری مەکەنەوە کە ئەنەما وەک ئەوە نوێژەکە هەتایە قەت باسی مەکەن لە کۆڵان، بەڵکو دەستخۆشی بکەن، باشکە زیاتر بشتە ماڵی، بەڵکو کارێکی بۆ بکە کە هاتە مزگەوت بڵێ ئەشەنە بیلا ئالی مزگەوت زۆر جیاوازە لەگە خەڵکی ترە، نەکە هەموومان باسی کەین و تەپڵی بکتین لە ترسی ئەمان نوێت بێت بۆ مزگەوتیش فەقیرە. ئاوا نەبین، عەکسەکەی بین باش. ئیماندارانی خۆشەویست،